16 ئۆکتۆبەر جگەلەوەی کە کاریگەری خراپی هەبوو لەسەر جیۆسیاسی بەڵام لە هەمان کاتدا کاریگەری خراپی هەبوو لەسەر زەوی کشت و کاڵیەکان و ئەو زەویانەی کە بەپیتن بە تایبەتی لە سامانی سروشتی وەکو نەوت کە سنووری کەرکوو یاخود خاچی کەرکوو ناوچێکی بەپیتە لەو کشت و کاڵیکردن بەڵام لە هەمان کاتدا بەهۆی 16 ئۆکتۆبەرەوە زیانێکی زۆر بەرجوتیارانی ئەو ناوچەیە کەوت زیاتر لە 20,000 دۆنم زەوی کشت و کاڵی لەو ناوچەیە ئێستا دەستی بەسەردا گیراوە لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا گەرزانەکان بخەملێنینەوە بە ژمارنان وەکو باسی دەکەن و ئێستاش جوتیاران سکاڵیان لە دژی ئەو ناحەقیە تۆمار کردو بەڵام تا کوێسا نەگەیشتنەتە مافی خۆیان بۆ قسەکردنی زیاتر لەسەر بابەتی دەست بەسەرداگرتنی زەوی کشت و کاڵی لەلایەن ئەو کەسانێک کە ئێستا بوونەتە خاوەنی زەویە کشت و کاڵەکانی جوتیارانی کورد لە کەرکووک قسەی زیاتر لەسەر بابەتە دەکەین بە میوانداری محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە زانیاری زۆرتری هەیە لەسەر کۆی ئەو زیانانەی بەکەتی کشت و کاڵ کەوت لە سنووری پارێزگای کەرکووک کاک محەممەد زۆر بەخێر بێ 5 ساڵ بەسەر ئەو ڕووداوە تێپەڕی مە باسی ئەو زیانانە دەکەین کە بەر با بڵێن سەکتەری ئابووری ئەو شارەکەون بە تایبەتی کشت و کاڵ ئەنی بە جۆرەی زانیارەکانی تۆ لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ئەو زیانانە چی بوون کە بەوەی 16 ئۆکتۆبەرەوە ڕوویدا سپاس بۆ میوانداری سپاس بۆ کەناڵی 24 ئێمە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر زیاتر لە 20,000 دۆنەمان لەدەستدا زیاتر لە 250-300 گوندمان هەر تعریب کرا بە یەکجارەکی بێجگە لەوەی ئێستاشی تیابێ هێز هاوسەنجی هێز نەماوە هێزە عێراقیەکان دیسان ڕێگرن لە جوتیارانی کورد ئەم پیلانی زراعیانە هەمووی لە کورد وەستاندراوە ینی منطقە کوردیەکان هەموو شتەکانی لێ وەستاندراوە بەڕاستی بەردەوامیشە تعریبەکە ینی بەردەوامیشە و ئێستا پێشان زەویەکانیان دەستوان بەرهەمەکانیان دەستوان بەڵام ئێستا لە ڕێگای یاساوە لە ڕێگای یاساوە بە نایاسایی شتەکان دەکەن و خەڵکی کورد دەربەدەرەکەن باشتر لەگەڵ 16 ئۆکتۆبەر با بڵێن دوای 16 ئۆکتۆبەر چی بەسەر زەوی و کشت و کاڵەکانی جوتیارانی سنووری کەرکووک کادیانی چۆن دەستیان بەسەرداگیرا ئێستا زەویەکان چێ بەڕێوەی دەبن چێ کاری کشت و کاڵی بۆ دەکات بەڵێ عەرەبی هاوردەکان لەسەر زەویەکانن کوردەکانیان دەرکرد بەهێز تەوان بەهێز کوردەکانیان دەرکرد و عەرەبی هاوردیان هێنا ئێستا ئەوان کاری لەسەر دەکەن خەڵکی ئێمەشان ئاوارە کرد بەڕاستی بۆ شارە کوردیەکان باشە ئەی دواتر جوتیاران ینی تۆ وەکو نوێنەری جوتیارانی سەرگەڕان چیتان کردبوو ئەو جوتیارانەی کە سکاڵیان هەبوو کە داوایان دەکرد زەویەکانن بۆ بگەڕێنەوە ئەو قۆناغ گەیشت بەشوێ بەڵێ ئێمە هەموو زەویەکانمان لە ڕووی یاسا ئیشمان لەسەر کرد پێشکەوتنیی باشمان دەستێنەوە ئەوانەی کردویشان هەمومان سلمان نایاساین بەڵام پێتم وت ئەمە هێزە تعامل لەگەر یاسا ناکە تعامل لەگەر قەراراتی زراعی ناکە ینی خۆم پێشەوەی بێمە ئێڵعینە ئەو مشکلم هەبوو لەگەر هێز ئەڵێ من کتابێکی زراعیمە ئەم زەویە مولکی خۆمە وەرم گرتێتەوە هێز نایە لێ بسمەوە سەر زەویەکە چێ لێ ئەو هێزانە چێن هێزی عێراقین سوپای عێراقن سوپای عێراقن ئێمە کاکشاخەوان ئاگادارە لەگەرمانیشە لەسەر خەت دایمەن خەریک ئەمن بەس ئێستاش خاصن لە سنووری سەرگەڕان هەر ئیش و کشتتوکاڵی هەمووی وەستاوە دەیەکانی سەرگەڕان هەمووی لە ژێر تهدیدە یعنی قەنەعەت بکە خەڵک لە لادەیەک دانیشی ئەگەنێلی ئیش و کشتتوکار بکە چیەکە لەو لادەیە بە شێوکی گشتی ینی لە سنووری پارێزگای کەرکووک وەکو باسم کردیانی کەرکووک ناوچێکی بەپیت کشت و کاڵی هەیە و جوتیارێکی زۆری لەو ناوچەیەدا کاری دەکەێت پێش 16 ئۆکتۆبەر ینی ئێستا جوتیاران چۆن ژیان دەکەن خۆیان بە چیەوە خەریک دەکەن قورآن ئەوانەی هاتوێتە ناو شارەکان ئیشی ڕۆژانە دەکەن ئەوانەی دیکەش هاتی ناو شارەکانی هەرێمی کوردستان ئاوارە بوونە و ناسوانن بگەڕێنەوە ئەو توهمەتیشیان بۆ دروست دەکەن کە بەس سەبەبەوەی زەویەکە داگیر بکەن باشە ژمارەی جوتیاران کە ئاوارە بوونە لەو ناوچەیە ینی هیچ داتایەکەیە کە ژمارە تقریبا زیاتر لە 2000 جوتیار دەبێت ئەوکانیان بەجێشتوە زەویەکانیان جێشتووە هێزە ئەسکەریەکان گوندەکانیان گرتووە و خەڵکی عەرەبی هاوردەشیان هێناوە تا ئەوێ و ئیش لەسەر زەوی کوردەکەن باشە ئەو زەویانەی کە کاریان تێدا دەکرد جوتیارەکان با بڵێن پێش 16 ئۆکتۆبەر زیاتر چ بەرهەمێکیان دەچەند زیاتر گەرم و جۆ و گەرمە شامی شوتیشیان لەگەل دەکرد ئەم 4 بەرهەمایان لەسەر کرد باشە ئەی بەراورد بە پێش 16 ئۆکتۆبەر با بڵێن کشت و کاڵ لە چه ئاستێکدا بوو ئێستا لە چه ئاستێکدا لە کەرکووک پێشی 16 ئۆکتۆبەر بەرهەمێکی چاکمان هەبوو لە سنوورەکە دەعم دەکراین لە سنوورەکە
هەموو زەویەکان لە لای خۆمان بوو قەراراتەکان هەمووی مەوجود بوو جێبەجێ دەکرا بەڵام لە پاشی ڕووداوەکانی ئۆکتۆبەر ئەم بڕیارانیان هەموو وەستان هەمویان وەستان و ئیشیان پیان نەکرد و عینەن بە نیزامی سەدام حوسێن و دەستیان بە تعریبی سنوورەکە کردەوە. باش ینی ئێوە پێتان باشە چی بکرێت بۆ ئەوەی ئەو زەویانە جارێکی دیکە بگەڕێتەوە دەست جوتیارە کوردەکان دەکات؟ ئێمە هیوادارین ئەم جارە لە پێکهاتنی حکوومەتی تازە ئەمە ئەولەویەت بێ کێشەی زەوی وزار و هیواداریشین وەزیری زراعەش نەبێ لای کەم وەکیلی وەزیری زراعە بەیان مدیر عامی دایرەی ئەرازی بێ لەبۆی ئێمە کێشەکانمان هەمووی ئەوەیە و من پامی کشم هەیە دەمەوێت لێرەوە بۆ حکوومەتی عێراقی داوا دەکەم حکوومەتی عێراقی پابەندی یاسا بێ حکوومەت پابەندی یاسا نییە. باشە جوتیاران ینی جوتیارانی کەرکووکەوەی باسی دەکەی زیاتر لە 2000 جوتیار مافیان خوراوە ینی ئەوان چی دەڵێن باسی چی دەکەن هەوڵەکانیان چۆن بووە ینی ئەوان هەوڵ هەرەدەن خەڵکی ئێمە هەر هەوڵەدا ئیش و کار بکە پێتم وتمە ئێمە لە ڕۆی یاسایەکان و بڕیارەکان هەن بەڵام حکوومەت جێبەجێی ناکە لەسەر بڕیارەکان هەن و زۆر بەشی ئەو عەرەبانەی باسی دەکەم کە هاتوێتنەوە من بە بەڵگە لامە مادەی سەچوریشیان وەرگرتووە پارەشیان وەرگرتووە تەنازولیشیان کە گرێبەستەکەشیان پوچەڵ کراوەتەوە بەڵام هاتوونەوە لە دەیەکە دانیشتونە و هێزە ئەمنیەکان پشتیوانیان دەکەن. بەڵێ زۆر سوپاس محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی سەرگەران سوپاس کە لە ستۆدیۆ لەگەڵ مام سپاس بۆ ئێوە سپاس بۆ 24 سپاس.